للدورة النيابية الرابعة السنة التشريعية الثالثة. ئەنجومەنی نوێنەران جارێکی تر شکستی هێنا لە تێپەڕاندنی بودجەی ساڵی 2021 عێراق. بەو پێی لایەنە شیعیەکان لە سەر خاڵە ناکۆکەکان نەیانتوانی بگەنە ڕێکەوتن. بەوەش کۆبوونەوەی پەرلەمان بۆ کاتێکی نادیار دواخرا. پێش ئەنجامدانی کۆبوونەوەکە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان لەگەڵ ژمارەیەک لە وەزیرەکانی حکوومەت و لیژنەی دارایی کۆبوونەوەیەکی فراوانیان ڕێخست. لە کۆبوونەوەکەدا شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشدار بوو. بەشە بودجەی هەرێم بابەتی قەرزی دەرەکی و دابەزاندنی نرخی دۆلار بەرامبەر دینار لە دیارترین ئەو بربەستانن کە لایەنە سیاسیەکان ناتوانن لەسەری بگەنە ڕێکەوتن. هەرچەندە شەوی ڕابردوو شاندی هەرێم لەسەر داڕشتێکی دیکە دەربارەی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەگەڵ لیژنەی دارایی ڕێکەوتن. بە پێی ئەو ڕەژنووسە حکوومەتی هەرێم پێویستە ڕۆژانە داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ بداتە حکوومەتی عێراق لە بەرامبەریشدا عێراق شایستە دارایەکانی هەرێم ڕەوانە بکات. لەگەڵەوەشدا ئەو بڕگەی کە لایەنە شیعەکان هەفتەی ڕابردوو زیادیان کردبوو جێگیر کراوە. بە پێی بڕگە نوێیەکە گەر هەرێمی کوردستان پابەند نەبێت با ڕێکەوتنەکەوە ئەوە هیچ بڕەپارەیەک لە بەغداوە ڕەوانەی هەرێم ناکرێت. ئەگەر سەرنج بدرێتە ئەو ڕێکەوتنە دەردەکەوێت هیچ دەستکەوتێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان تێدا نییە. تەنها ئەوەندە نەبێت ڕێکەوتنێکی سیاسیە کە فرۆشتنی نەوتی هەرێم وەک ئەوەی ئێستا هەیە بەردەوامی پێدەدات. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەران پێشوەخت ڕایگەیاندبوو ئامادە نییە دەنگ بەو بەشە بودجێ بدات کە لە خزمەتی خەڵکدا نییە و تەنها بەرژەوەندی لایەنە سیاسیەکانی لە بەرچاو گرتووە. بە پێی زانیاریەکانی پەیام پارتی دیموکرات و ڕەوتی سەدر ڕێکەوتنێکیان دەربارەی تێپەڕاندنی بودجەی عێراق ئەنجام داوە. لە ڕێکەوتنەکەدا جەخت لەوە کراوەتەوە ڕەشنووسی ڕێکەوتنی هەرێم و بەغدا لە بودجەدا بە جۆرێک بێت کە فرۆشتنی نەوت وەک ئەوەی هەیە بەردەوام بێت و گۆڕانکاری بەسەردا نێت. هەرچی شاندی دانوستانکاری هەرێمە زیاتر بە دوای دەستکەوتی سیاسیدا تا وەرگرتنی پشکی هەرێم. بەو پێی ئەو ڕێکەوتنی ئێستا کراوە هیچ بڕەپارەیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە بەغداوە مسۆگەر ناکات، بەڵکو تەنها ئامانجی ئەوەیە لە ڕووی سیاسیەوە دەستکەوتی تایبەتی هەبێت. لە ڕێکەوتنەکەدا تەواوی لایەنە سیاسیە ناکۆکەکان داواکاریەکانیان جێکراوەتەوە. ئەگەر هەرێم ئەو بڕەداهاتەی بۆی دیاریکراوە نەیگێڕێتەوە ئەوە هیچ پارەیەک ڕەوانە ناکەن کە ئەمە داواکاری شیعەکانە. هەرێمی کوردستانیش بەڕادەست نەکردنی داهاتەکەی دۆخەکە وەک خۆی دەهێڵێتەوە کە خواستی پارتی دیموکراتە. لەم نێوەندەشدا تەنیا هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرەرمەندی یەکەمن. بەو پێی هیچ بڕەپارەیەکیان لە عێراقەوە پێناگات و داهاتی نەوتی فرۆشراوی هەرێمیش دیار نییە دەچێتە گیرفانی کێوە. سەرڕایەمانە دەنگێکی بەهێزەیە کە بودجەی عێراق ئەمساڵ تێنەپەڕێنرێت کە ئەوە خواستی زۆربەی لایەنە سیاسیەکانە بەدەسەڵاتدارانی هەرێمیشەوە. بەو پێی لە بەرژەوەندی لایەنەکانە دۆخەکە وەک خۆی بێت. بەڵام پێناچێت چیتر لە هەرێمی کوردستان خەڵک لێبڕینی موچە و خراپی دۆخی دارایی لە پارتی و یەکێتی قبول بکات و لە عێراقیش خۆپیشاندەران لە لایەنە سیاسیەکانی قبول بکەن.